ڕێوتان لێبێ ساڵێک تێپەڕی و هێشتا هیچ گەشتێکی نێودوڵەتی لە نێوان فڕۆکەخانەکانی تورکیا و فڕۆکەخانەی سلێمانی نێودوڵەتی ئەنجام نەدراوەتەوە. لەم فڕۆکەخانەیەوە بەدوای ئەو پرسەدا دەگەڕێم ئایا بۆچی گەشتەکان دەست پێ ناکاتەوە لە کاتێکدا لە 23 ئەم ساڵەوە لە نێوان هەولێر و فڕۆکەخانەکانی تورکیا گەشتەکان ئاسایی بۆتەوە هاوڵاتیان بە تامەزرۆیەوە چاوەڕێن جارێکی تر ڕاستەوخۆ ئەو گەشتانە دەست پێ بکەنەوە. سەرۆکوەزیرانی تورکیا لە پێشتر ڕایگەیاندبوو لە سلێمانیەوە هاوکاری تیرۆرەکرێ هیچ بەڵگەیەکی بۆ قسەکانی نەخستۆتە ڕوو هاوکاری یەکێتی و پەکەکە کراوەتە پاساو. بە دوای ئەم بابەتە گرنگەدا دەگەڕێم و ئێوەش لەگەڵمان بن. گرفتەکە تورکیایە لەگەڵ دوو هێزی سیاسی لە باشووری کوردستان ئەویش بریتین لە یەکێتی و گۆڕان. بە وتەی بەرپرسانی تورکیا ئەوان کێشەیان لەگەڵ هاوڵاتیانی سلێمانی نییە. گرفتەکە لێرەوە دەست پێ دەکات کاتێک ڕۆژی 23 ئازاری ئەم ساڵ بیناڵی یەڵدرم دوایین و کۆتا سەرۆکوەزیر لە مێژووی تورکیا کە لەو پۆستەدا دەست بەکار بوو بێ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دەڕاگەیاند کایەی ئاسمانیان بۆ هەولێر دەکەنەوە و گەشتە ڕاستەوخۆکانیش تەنها بۆ هەولێر دەبێ. بڕیارەکەیان سلێمانی ناگرێتەوە وە خۆی دەڵێ. Şimdi Irak merkezi hükümeti hava sahası. ئەم بڕیارەمان تایبەتە بە هەولێر. هیچ گەشتێکی ئاسمانی بۆ سلێمانی ئەنجام نادرێت. سلێمانی لا دەرەوەی ئەم بڕیارەمان دەبێت. چونکە بەداخەوە لە سلێمانی چالاکی بۆ تیرۆر و دژ بە وڵاتەکەمان تورکیا بە شێوەیەکی فراوان ئەنجام دەدرێت. بەهۆی ڕێوشوێنی ئەمنیەوە گەشتەکانمان بۆ سلێمانی ئەنجام نادرێت. Çünkü maalesef Süleymaniye'de terör örgütüne لە نوێترین پێشهاتیشدا سەبارەت بەو پرسە مەولود چاوش ئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە سەرەتای مانگی تەموزی ئەم ساڵ جارێکی تر یەکێتی و گۆڕانی بە پاڵپشتی پارتی کرێکارانی کوردستان تۆمەتبار کرد. زوتنەوەی گۆڕان بێوەڵام نەمایەوە و لە ڕاگەیەنراوێکدا لە 7 تەموز وتیان بزوتنەوەی گۆڕان نەیشاردوێتەوە کە پاڵپشتی کوردانی دەرەوەی هەرێم و عێراق دەکات لە دابینکردنی مافەنەتەوەی و کللتوریەکانیان هەروەک حکوومەتی تورکیا لە پراکتیکدا و ئێستا لە زاری بەڕێز چاوش ئۆغڵۆوە جاکاری دەکات لە نێوان هەولێر و سلێمانی و ڕێگەنەدان بە هاتوچووی فڕۆکەوانی سلێمانی و تورکیا زیانی بە بەشێکی زۆری هاوڵاتیان گەیاندووە لەم دەڤەرەدا. لە کۆتاییدا دەڵێن ئەم جۆرە لێدوانانە خۆدزینەوەیە لە چارەسەری ئاشتیانەی کێشەکان و تانگژەکانی ناوچەکەش قۆڵتر دەکاتەوە. زۆرینەی شارەزایانی سیاسی لەو باوەڕەدان ئەم سزادان و ئابلۆقە بەردەوامی تورکیا لەسەر شاری سلێمانی هۆکاری بەهێز لە پشتیەوە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نزیکەی ساڵێک پێشێستا چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دوو کارمەندی دەستگای میتیان لە شارۆچکەی دوکان لە پارێزگای سلێمانی ڕفاند و بەرەو قەندیل گواستیانەوە. دوای ڕفاندنی و دوو کارمەندەی میت لەلایەن پەکەکەوە تورکیا بڕیاری دەرکردنی بەهرۆز گەڵاڵی نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانی لە ئەنقەرەدا و لە کاتی خۆی ئەو وتی چەند ڕۆژێک لەمەوبەر لە وەزارەتی دەرەوەی تورکیا ئاگادار کراینەوە کە ڕووداوێک لە سنووری ژێردەسەڵاتی یەکێتی ڕوویداوە و ئەوان لەو سیاسەتەی دەستگا ئەمنیەکان نیگەرانن. ئەمە وای لێ هات کە مەکتەبی پەیوەندیەکانی یەکێتی لە ئەنقەرە دابخرێ و داوایان لێکردم لە ماوەی 3 ڕۆژ دای بخەین. بەهرۆز گەڵاڵی ئێستا بڕیاری داوە لە هیچ میدیایەکەوە بە میدیای حیزبەکەی خۆشیەوە دەرنەکەوێ. وجودی پەکە لە منطقەی ئێمە زیاتر بە خۆیان هاتو چوونیان و ئەمانە تەسیری زۆری کردو لەسەر علاقاتی یەکێتی لەگەڵ تورکیا. بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە دەبی هەندێک واقعی بین. مەفروضە یعنی پەکەکەش ڕەچاوی مەسلحەتی هەرێمی کوردستانی عێراق بکات. فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی لە پێشتر و لە وەرزی گەشتیاری هەفتانە زیاتر لە 25 گەشتی ڕاستەوخۆی بۆ فڕۆکەخانەکانی تورکیا لێوە ئەنجام درراوە. هاتوومەتە ئێرە و ئاگداری ئەوەم گەشتێک لە سلێمانیەوە بۆ لەندەن هەیە چاریش نییە دەبێت کایی ئاسمانی تورکیا لەو گەشتەدا بەکاربێنرێ
بەڵام ئەمە گرفتی تێکەوتووە. گەشتیاران بۆ ئەوەی گەشتی شاری لەندەنی پایتەختی بەریتانیا بکەن لێرە جانتاکانیان ڕادەست کرد، بەڵام ڕاستەوخۆ ناتوانن لە سلێمانیەوە بچنە لەندەن، بەڵکو دەبێ دوو جار فڕۆکەکەیان بنیشێتەوە. جاری یەکەم لە هەولێریان بەغدا، بەو پێی دەسەڵاتی فڕۆکەوانی تورکی ڕێگە نادات هیچ فڕۆکەیەک ڕاستەوخۆ بە ئاسمانی تورکیادا لە سلێمانیەوە بچێتە وڵاتێکی دیکە. جاری دووەمیش دەبێت لە مالمۆی سوید هەمان فڕۆکە بنیشێتەوە، پشکنین بۆ جانتا و بۆ سەرنشینەکان بکرێ و کاتە پێیان بڵێن فەرمونون بۆ لەندەن. هەندێک لە گەشتیاران کە هاتوونەتە فڕۆکەخانە ئەو کات ئاگادارن کە چۆن فڕۆکەکەیان دەگاتە لەندەن. گرفتێکی زۆری بۆ خەڵک دروست کردە، یاخم خەڵک ناوێت بڕاتەوە، یاخم کاتی زۆر پێچێت. خەڵکی تایبەتە منە نەخۆشە، خەڵکی مناڵی لەگەڵایە لاانێ ناخۆش بێ بۆ ئەوان چکە زیاتری پێچە کاتەکە زۆر زیاترە. بەڵام ئێستا بۆ خۆم من بەلامەوە ئەتیادیە، من بەوەش ڕازیم کە مەتاری خۆمانمان هەیە. ڕاستی زۆریش حاجز دەکەن، سعاتێک لە لەندەن تاخیر دەبێت، سعاتێک لێرە لە هەولێر تاخیر دەبێت، ئەوەش بەڕاستی گەشتیاران زۆریش حازەکە. بەڵام من تێ ناگەم بۆ لە هەولێر هاندانی ترۆرنی بۆ لە سلێمانی هەیە، هەردووچیان هەر کوردن، فەرق جیاوازیان چییە؟ بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی وەک خۆی دەڵێ ئەوە نزیکەی ساڵێکە لە دەرگا نەماوە نەیدەن بۆ کردنەوەی ئەو گەشتە ڕاستەوخۆیانە. تەنانەت وەک خۆی دەڵێ کە عەبادی بۆ بانگەشەی لیستەکەی شەوێکی درەنگ هاتە سلێمانی، نامەیەکی لەم بەڕێوەبەرەوە پێگەیشت کە لێی نووسرا بوو بۆچی ئاگایان لە فڕۆکەخانەی سلێمانی نەماوە. ئەو دەژڵێ لە دەسەڵاتی حکوومەتی فیدرالیە و پێویستە بەپێی ڕێکەوتن نامەکەیان لەگەڵ تورکیا ئەم پرسە چارەسەر بکەن. فڕۆکەخانەی سلێمانی فڕۆکەخانەیەکی عێراقیە، شاری سلێمانی شارێکی عێراقیە لەژێر سای عێراقایە. پێویستەکە حکوومەتی عێراق هەر چێشەیە کە بۆ فڕۆکەخانەی سلێمانیە بۆ دەڤەری سلێمانی هەرێمی کوردستان دروست بێت لەسەر ئاسی ناوچەی ئەو بێتە بابەتەکەەوە بۆ چارەسەرکردنی. بەڵام هەتا ئێستا ئێمە هەنگاوێکی جدیمان لە حکوومەتی عێراقی نەبینیەوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە. هەرچەندە ئێمە لە ڕێ وەزارەتی گواستنەوەی عێراقەوە پەیوەندی تایبەتمان کردووە، چەندین جار نووسراومان کردووە بۆ دەسەڵاتی فڕۆکەوانی عێراق و بە شخصیش ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر عەبادی قسەمان کردو و نووسراویشمان کردووە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە. ئەوە عەبادی بۆ بانگەشەی بڵین لیستەکەی خۆی هاتە شاری سلێمانی ئێوە نووسراوی فەرمیتان هەیە، بۆچی پێتان وایە حکوومەتی عێراقی و خودی حەیدەر عەبادی جددی نین لەوەی کە مەوزوع بابەتە چارەسەر بکەن؟ هەڵبەت ئەبوو هەنگاوێکی بنایە بۆ ئەوەی فشارێ بکات لەسەر حکوومەتی تورکیا یا کارێ بکات بزانین هۆکارەکە چییە بۆ ئەوەی بتوانین کاری بۆ بکەین بیڕێوێنینەوە. چونکە عێراق و تورکیا دوو وڵاتی خاوەن سەروەرین ئیتیفاقی دوولایانیان هەیە. ئەو ئیتیفاقە دوولایانە هەموو بەندەکانی تیا ڕوون کراوەتەوە. ئەگەر تورکیا هەنگایە بنێ زدی عێراق هەر پارچەیەکی عێراق هەر ناوچەیەکی عێراق پێویستە کە عێراق هەمان هەنگاوە بنێ. بەڵام ئەوەی کە من تێبینیم کردووە بەڕاستی ئەو هەنگاوی کە تورکیا ناوێتی بەرامبەر فڕۆکەخانەی سلێمانی و ئاسمانی خۆی داخستووە عێراق هیچ کاردانەوەیشی نییە لەسەر هیچ ئاستی. وەڵای من خۆم مەجبورم هەموو ڕۆژێک ئەگەر هەموو ڕۆژە نا بە دوورە بەسەر جارە پەیوەندی بکەم بۆ بەڕێزانی کە لە نووسنگی بەڕێز عەبادی کارەکەن و ئەو کەسانی کە لێ پەیوەندیدارن. بەڵام لەوە ئەچێ حکوومەتی عێراق ئەوە مەشغوڵ و ئەوە جەنجاڵێ بە کاروباری ئیستەی هەڵبژاردن و کێشەکانی خۆیەوە زۆر جۆناتە ئەم کێشانە. بەڵام من زۆر جەختەکەمەوە و هەموو ڕۆژێکی دوو ڕۆژجارە سێ ڕۆژجارە متابعی ئەو مەوزوعەکەمەوە. ئەمڕۆژ آخر پەیوەندی تەلەفۆنیم کردو لەگەڵ ئەو بەڕێزانیان لە نووسنگی بەڕێز عەبادی و ئەویان داوایان کردەوە جاریشکە ئەو نووسراوە جەختی لێ بکەینەوە بۆ ئەوەی فشارێ بێ لەسەر مەکتەبی بەڕێز عەبادی بۆ ئەوی کاری لەسەر بکەین. بێگومان ئێمە بەر لەوەی بەرنامەکەش هێن دەست پێ بکەم چاپێکەوتەمان لەگەڵ بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی ینی بینەر بووین یان کامێرای ئەم بەرنامە تایبەتی کوردستان 24 وێنەی و دیمەنەی گرتووەکە بە تەلەفۆن بەڕێز بەڕێوەبەری فڕۆکەخانە قسە ئەکات لەگەڵ نووسنگی سەرۆکوەزیرانی عێراق. اوكي 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 ادز لك بكتاب رسمي. اوكي صار اوكي استاذ اوكي والله ما كي عليه كتابك بو بنيرو تاكيد بكره كتابك. هێشتا هەریەکێتی لە پارێزگای سلێمانیدا حکومڕانی ئەم نییە. هەر باسکردن و هەڵوێستێکی تورکیا لەسەر سلێمانی ڕاستەوخۆ ڕووبە و حیزبەیە. لە پێشتری ژێکێتی لە زاری وتەبێژەکەیەوە بە ڕاشکاوانە وتیان ئەگەر تورکیا لەبەر هەڵوێستە نەتەوەییەکان یان سزایان دەدات شانازی پێوە دەکەن. لە سەرەتای مانگی نیسانی ئەمساڵ سعدی پیرە بۆ کوردستان 24 بەم جۆرە لەسەر ئەو پرسە قسەی کردووە. ئەگەر ئەو عقوبەیە لە ئەنجامی سیاسەتی کوردستانی و وەفای یەکێتیە بۆ
لایەنە سیاسی کوردستانەکان وەکو وەزەفەیەکی نیشتیمانی بنێتەوەی ئێمە شانازی پێوە یەکێتی شانازی پێوە کە ئێمە عقاب دەدرێن لەبەر ئەوەی ئێمە بە وەزیفەی نیشتیمانی و نەتەوەی خۆمان هەڵدەستین. لە نەوەدەکانی سەدەی ڕابردووە پەیوەندیەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کرێکارانی کوردستان پەکەکە چەندین هاوڕاز و نشێوی بەخۆوە بینیوە. ناکۆچی ئەم دوولایەنە گەیشتە حاڵەتی شەڕی براکوژی، بەڵام بە هەڵدانەوەی لاپەڕەی مێژووی ئەم دوولایەنەش چەندین هاوکاری و هەماهەنگی دەبێنرێ، بە تایبەتی هاوکاری یەکێتی بۆ پەکەکە. ئێرە مەکتەبی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. بەرپرسی نوێی ئەم مەکتەبە دەڵێت ئێستا یەکێتی ئێوێ پەیوەندیەکانی خۆی لەگەڵ تورکیا چاک بکاتەوە، بەڵام نازانرێ ئاخۆ بۆ چاکردنەوەی ئەو پەیوەندیانە ئامادەیە بچێتە ژێرباری چ کۆت و مەرجێک، بە تایبەتی لەبارەی پەکەکەوە. پەیوەندیەکانی ئێوە و پەکەکە پەیوەندیەکە ناوی بنین پەیوەندی دوو هێزی کوردستانیان و باسی لەو کردەوە هاوکاری تیرۆر لە سلێمانیەوە ئەکرێ بەسپێجە نابچێ. بەڕاستی ئەگە بینە سەر باگراون یا خەلفێتی ئەم کێشەیە بەڕاستی ئەوەی داخستنی فڕۆکەخانەکان لە دوای ڕفراندۆمەکەەوە سەرچاوی گرتووە کە وەکو سزایەک بۆ هەرێمی کوردستان بۆ بەڕاستی ئەمە هەرێمی کوردستان یەک پاکێجە ینی وەکو هەرێم مامەڵەی تورکیا بێ وەکو مامەڵەیەکی ڕسمی لەگەڵ هەرێمی کوردستان بێنە وەکو هەرێمی کوردستان بکاتە دوو بەشەوە ئەگە فڕۆکەخانەی هەولێر هیچ کێشەیەکی نەبێ بە بێشک ئەبێ فڕۆکەخانەی سلێمانیش هیچ کێشەیەکی نەبێتەوە. فڕۆکەخانەی هەولێر کراوەتەوە بۆ بووین بە دوو بەشەوە. بەڕاستی ئەوان وایان لێ کردەوە، بەڵام ئێمە هەر لە چوارچێوەی حکوومەتی هەرێمەوە تەمەشا و ڕوانگەی خۆمان هەیە بۆ پەیوەندیکردن لەگەڵ دنیای دەرەوە، حتا بۆ پەیوەندیکردن لەگەڵ دەوڵەتی تورکیاشا بەو شێوەیە مامەڵە ئەەکەین. ئەو شتانش کە بازەکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بەو شێوەیە بێ کە ئێمە هاوکاری تیرۆرەکەین، ئەمە بە هیچ شێوەیەک دروست نییە. لەگەڵ ڕوبەڕوونی چەکداری نێوان بە هیچ شێوەیە لەگە ئەو ڕوبەڕوونی بەردەوام تاکیدیشمان کردووە. ئەمە ڕوانگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ چارەسەری کێشەی میلەتی کورد و ئێستا کە باسی کوردستانی باکوورەکەین هەر ڕوانگەمان وایە چارەسەرەکە چارەسەرێکی ئاشتیانە. ئێمە دەوڵەتی تووچی بە دەوڵەتێکی گەورە ئەزانین و بە دەوڵەتێکی دراوسەی هەرێمی کوردستانیشی ئەزانین. ئێمە ئەو ئەرکە هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی ئیداریشەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە دەخاڵەت لە چارەسەرکردنی ئەو کێشەیە بکە و لە ڕووی سیاسیشەوە هێزە سیاسیەکان پێویستە لەگەڵ دەسەڵاتدارانی سیاسی تورکیا دابنشن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە. پارتی کرێکارانی کوردستان تا ئەم ساتە لەسەر ئەم پرسە تا ڕادەیەکی زۆر بێدەنگە. ئەلو بەڕێز سەرحەسڵاو لێبێ تۆ چۆنی سەیدا باشی شکر گەلک سپاست دەکەم. کاروانم لە کوردستان 24 وەڵا گەلک گرنگ بوو لەسەر ئەو بابەتەی کردنەوەی ینی گەشتی فڕۆکەوانی نێوان تورکیا سلێمانی قسە بکەین. خەڵکێکی زۆر نیگەرانن. ئەمیز ڕای ڕسمی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەمان هەبێ. ڕای ئێوە چییە کاتێکە حکوومەتی تورکیا تۆمەت ئەبەخشێت ئەڵێ ینی یەکێتی لە سلەیمانی و شاری سلێمانی تێدا هاوکاری تیرۆر دەکرێت؟ ئێوە قسەتان لەسەرەوە چێ بەرە سەرحەدە بێ ڕیکۆردی بکەم ڕاستی وەختان نییە کاتان نییە وەڵاگە لە گرنگە بۆ خەڵکیش کە ڕای پەکەکە بزانن ڕاستی. ئێمە هەردوو دقە بە تەلەفۆن قسە دەکەین یالی ئەمیش بڵێم ئەگە کاتێ هەیە دێمە خەندیل سەیدا بەڕێز سەرحەدە زەنی ئەوەی کە هەیە زۆر گرنگە. بەڕاستی ئایا ئەوەی کە تورکیا دەیڵێت تۆمەتە کە ئەی بەخشێتەوە؟ من تەنها بە تەلەفۆنیش بێ ڕای جەنابەت بۆ من گرنگە ئەگەر بژڵی من دێمە قەندیل ینی لە ڕۆژانی داهاتوو ناتەنێ هیچ شتێک لەو بارەیەوە بڵێن؟ بەڵێ بەڵام تورکیا تۆمە دەبەخشێ ئەڵێت هاوکاری تیرۆر کراوە. ئایا تەنها ئەوم جواب بیتەوە بەرە سەرحەد پەیوەندی ئێوە لەگەڵ یەکێتی پەیوەندیشی دوو حیزبی کوردستانیە؟ ڕۆژی 25 ئازاری ئەمساڵ بازرگان و خاوەنکارانی شاری سلێمانی تێکڕاکۆبوونەوە و نیگەرانی نەکردنەوەی ئەو گەشتیان گەیاندە هەموو لایەک وتیان وەک خاوەنکارێک زیانیان بەرکەوتووە. هاوڕێ یەکێکە لە بازرگانەکان بە تایبەت بازرگانی کارەباییە و کۆمەڵێک مارکەی تووچی هاوردەی شاری سلێمانی دەکات.
بەڵام بۆ خۆی دەڵێ شوێنگرەوەی تورکیایان پەیدا کردووە بۆیە تورکیاش زیانی بەردەکەوێت کاتێک گەشتی ڕاستەوخۆ دادەخات. زیانی لە کارەکەتدا ئەو گەشتانێکە نایکی زیان لە ئێمە و لە حکوومەتی تورکیا و لە بازرگان و لە هاوردە و لە هەموو شتەکان درراوە چونکە لەبەر ئەوەی ئێمە کە ئەڕۆین بۆ ئەوێ ئێمە یعنی لە سەتانەوەی ئێمە بۆ تیجارەت ئەچین بۆ بازرگانەکەواتانی حکوومەتی تورکیاش زەرەکە کە تووشی بازرگان نەچی شتەکان بکڕی لە بازرگانانی تورکیاش زەرەکەن کۆمپانیەکانی زەرەکەن. بەڵێ ئێمە دووسێ وەکالەتی تورکیمان لایە ئێستا وای لێ هاتووە وەکالەتی تر هاتووە پێشبڕکێ لەگەڵ ئەکات یعنی ئەوان پێشکەوتووە. بەتەنها بازرگان و خاوەنکارەکان نین بەڵکو و نووسنگە و کۆمپانیەکانی بواری گەشت و گوزار لە سلێمانی کە پشتیان بە گەشتی هاوڵاتیان بۆ تورکیا بەستووە پشتی شێری زیانیان بەرکەوتووە بە جۆرێک زیانەکانی کەرتی گەشتیاری بەم جۆرەیە لە کۆی 144 کۆمپانیای تۆمارکرا و لە ساڵی 2017 ئێستا تەنها 87 کۆمپانیای گەشتیاری ئیجازەیان تازە کردوتەوە. تەنها 4 کۆمپانیای فڕۆکەوانی گەشتەکانیان لە فڕۆکەخانەی سلێمانی دەست پێ کردوتەوە. 3 کۆمپانیای گەورەی فڕۆکەوانی تورکی بەهۆی بڕیارەکەی حکوومەتی تورکیاوە گەشتیان بۆ سلێمانی ڕاگرتووە. جوڵەی گەشتیاری بۆ نیوە زیاتر دابەزیوە. لە 25 سیا لە سلێمانی گەشتەکان دەستی پێکردەوە تەنها ئیستا کە گەشت هەبێت لە سلێمانی 4 کۆمپانیا ئەیکە ئەوەش هێڵی ئاسمانی قەتەریان هێڵی ئاسمانی ماهانە کە تازە کراتەوە هێڵی ئاسمانی فلای دوبەی لەگەڵ هێڵی ئاسمانی عێراقەکە کەماناکەن ئیستا بە بەراورد بە جاران گەشتەکان 1 لە 3 دابەزیوە. باش پێشتر چەند کۆمپانیانی کاری گواستنەوەیانەکەت کۆمپانیای هێڵی ئاسمانی تورکی ژێلاین کاریە کرد کۆمپانیای ئەتلەس گلۆبال کاریە کرد کۆمپانیای پێگاسوس کە ئەمانە بە معدلی هەموو شوێ ڕحلان هەبووە واتە ئەگەر بەس ڕحلەکانی ئەوان کۆکەینەوە لەگەڵ ئێستادا بەقەدەر ئیستا دووقات و سێقات ڕحلەی هەبووە. زیانەکان چین زیانەکان وەکو خۆتانە بینین وەکو بەژمارە ئەرستان کەم لە کەرتی ئابووری و لە کەرتی بازرگانی و لە کەرتی گەشتیاری زۆر زەرەرێکی تەواومان پێگەشتووە بە شاری سلێمانی بەراورد بە شاری هەولێر کە ئیستا ڕحلەکانی بەردەوامە. حتى خەڵکمان هەبووە بۆ شەر العسل بۆ هەنیمون ڕۆشتون ئەمڕۆ مسافری خۆمانمان هەبوو ئەوان و تۆ سەفەرەکان ئلغا کردوتەوە لەبەر ئەوەی کە نییە لە سلێمانی و یەکسەری بڕۆن بۆ ئەوە. لێرە بۆ تورکیا ئەگەر بڕۆی 2 ساعات و نیوە بەڵام من لێرە ئەگەر بچم بۆ هەولێر 2 ساعت و نیو 3 ساعتم پێویستە بێت لەبەر ئەوە زۆربەی ئەو مسافرانی کە لە ڕێ هەولێرەوە بن ناچن گرفتەکانەوەی ڕێگاوبانەکە بەم گەرمایە و بۆ ڕێگا ناخۆشە کە پێڵێن ڕێگای مەرگ لێرەوە بە کۆی بۆ هەولێر لەبەر ئەوە زۆربەی مسافرەکان ئەو سەفەرە ناکەن ئیلغایەکەنەوە و ڕزێدێکی زۆریە بێت. فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی فڕۆکەخانەیەکی عێراقیە و بە یاساکانی فڕۆکەوانی عێراق کار دەکات. دەسەڵاتی ئاسمانی فڕۆکەخانەکانی هەرێمیش لە بەغداوە کۆنتترۆل کراوە بۆیە ئەرچی حکوومەتی ناوەندە هەوڵەکانیان لەگەڵ تورکیا بخاتە گەڕ بۆ دەستپێکردنەوەی گەشتە نێودوڵەتەکانی تورکیا بۆ فڕۆکەخانەی نێودوڵەتی سلێمانی. ئەم پیاوە خاوەنی گروپی کۆمەڵی کۆمپانیای گەشتیاریە لە هەولێر و سلێمانی و هەڵەبجا بە بەراورد بە پێشووتر کە گەشتەکان هەبوون ئێستا ڕۆژانە زیاتر لە 300 گەشتیاری لەدەستداوە. زیانەکانی چەندین هەزار دۆلارە. تەنها هەر ئەوەندە نییە وەک خۆی دەڵێ پەیوەندی بەهێزی لەگەڵ کازم فنجان وەزیری گواستنەوەی حکوومەتی عێراق هەیە و لە نزیکەوە ئاگاداری ئەوەیە کە ئەو وەزیرە عێراقیەتە ئێستا 3 نووسراوی فەرمی بۆ بەرپرسانی تورکیا ناردووە و لە کۆتا نووسراودا بۆی نووسیون ئەگەر لە نزیکترین کاتدا ئەو گەشتانە بەڕووی سلێمانیدا نەکەنەوە ئەوانیش وەک عێراق ناچار دەبن گەشتی فڕۆکەخانەکانی تورکیا بۆ یەکێکی دیکە لە فڕۆکەخانەکانی عێراق ڕابگرن. بەڵام وا دیارە بە فنجان وتراوە بابەتەکە سیاسیە و واز لێ هێنانی باشترە. ڕۆژانە نزیکەی 200 تا 300 گەشتیارمان لەدەست داوە ئەوەی کێمە بەڵێ 200 تا 300 گەشتیاری جۆرا و جۆر لەوانەیە کە عێراقیش و ئەوانەیە کە ئەجنەبیش کە ئەو هێلەیان ئەو دستنیشتنی با بڵێن ئەستەمبولیان بەکاردێنا بۆ هاتن بۆ سلێمانی ئەوەمان هەموو لەدەست داوە. ڕۆژانە
بە هەزارەها دۆلارمان لێ دەڕواتن وەکو خەدەماتی کە تەقدیمەکرا لە مەتارەکان لەبەرەوەی ڕۆژانە نزیکەی سێ گەشت زیاتر هەبوو لە سلێمانیەوە بۆ ئەستەمبول. زەرمانەوەیەکەشمانەوەیە گەشتێکی زۆرمان ئێستاکە لە دەست داوە لێرەوە دەچنە بەغدایان دەچنە هەولێر گەشتیارەکان یانەچینە هەر گەشتەکان دەگوازنەوە ناچنەوە ئەستەمبول دەچنە شوێنێکی تر ئەمەش وای کردووە گەشتیارەکان ینی زۆر ئازیێت بچێشن. سەرنجتان چێ بۆ بەرپرسانی ئیداری لە سنووری سلێمانی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تا چەنە هەوڵی ئەوانە بیرن یان نەخێر کەم تەرخەمی ئەوانە بین و گلەیتان هەیە ڕاشکاوانە پێم بڵێیت و وەڵامەکانە بۆ سەرکەیتەوە. وەڵام بە ڕاشکاوانە پێتەڵێم بڵێ ئێمە گلەیمان هەیە ئەوان ناڵێن هیچ هەولیان نەداوە هەولیان داوە بەس هەوڵەکانی وەکو پێویست نییە. ئەمە دەوری 2 هەفتە لەوە پێش بینیم لە نووسینکەی خۆی لە بەغدا پێی ڕاگەاندین کە ئاخر 3 کتابی کردووە نووسراوی ڕسمیە تورکیا ئاگدار کردێتەوە کە ئەگەر بێت و ئەوان ئەو گەشتانە سلێمانی نەکەنەوە ئەمنیش یعنی وەزارەتی گواستنەوەی عێراقیش گەشتی تورکیا بۆ یەکێک لە فڕۆکەخانە نێودەوڵەتەکانی عێراق ڕدەگرێت. دوای ئاخر نووسراوکە ئاگداری تورکیای کردبوویەوە تۆزێ من زمانێکی توندیش سەفیری تورکی لە عێراق چوو بۆ لای کازم فنجان هەمانی بەڵێ وەزیری گواستنەوەی عێراقی بۆی دیاری کردبوو توی ئەوە هیچ هینێکی تەکنیکی نییە هیچ سەبەبێکی تەکنیکی نییە هیچ هۆکارێکی و مشکلەیەک نییە لەسەر فڕۆکەخانەی سلێمانی نێودەوڵەتی بە پێچەوانەوە فڕۆکەخانەکە مطابقی هەموو ماسەفاتێکی جیهانیە تەنانەت ئەوە هۆکارێکی سیاسی. ئێستا ئەوە ڕوون بوویەوە 57 کۆمپانیا و نووسینگەی گەشتیاری بە هۆکاری جۆراوجۆر مۆڵەتی کارکردنیان لە گەشت و گوزاری سلێمانی نوێ نەکردوێتەوە. بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاریش ئامارێکی ترسناکترمان پێدەدا و دەڵێت بەهۆی وەستانی ئەو گەشتانەوە لە سەدا 90 جوڵەی گەشت و گوزار لە هاتون و چوون لە سنوورەکەی ئەودا وەستاوە. لە سەدا 90 گەشتەکان کەمی کردو داهاتیش کەمی کردو کە بەهۆی گەشتیاریەوە بەنسبەت فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە بەڵێ بەڵام ئێمە ئەگەر ڕووی باسی گەشتیاران بکەین لە سنووری پارێزگای سلێمانی تا ئێستا گەشت و گەشتیاری بەردەوامە و ئێمە نمونەی جژنی ڕەمەزانمان هەیە کە ئێمە لە ئاستی هەرێمی کوردستان لە ژمارەی هاتنی گەشتیاراندا ئەتوانین بڵین یەکەم بووین لە ژمارەی هاتن بۆ شوێنە گەشتیاریەکانی ئێمە کە لە 1970 کەس خۆیە بینیەوە کە ئەو ژمارەیەک بوو لە ئاستی هەرێم یەکەم بوو بە شێوازێکی گشتی کۆمپانیا گەشتیاریەکان ماون ڕنگ بێ ئیشان کەمی کردبێت بەڵام وەکو کۆمپانیا زۆر ماوە و بەو ژمارەیە داخستن نییە. کاریگەری ئابووری داخستنی گەشتی ڕاستە و خۆی فڕۆکەخانەکانی تورکیا بۆ سلێمانی داهاتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە نۆمانگی ساڵی 2017دا ڕۆژانە 37,000 دلار بووە تا داخستنی گەشتی تورکیا 36,500 تۆن شمەکی جۆراوجۆر هاوردەکراون. داهاتی ئەو گەشتانی لە ئەوروپاوە ئەنجام دەدران بۆ فڕۆکەخانەکە بە تەواوی وەستاوە و نەماوە. بێجگەرەوانش هاوڵاتیان تێچوویەکی زیاتر و کاتێکی زیاتریان بۆ گەشتکردن لێدەڕوا. فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە کۆتایی ساڵدا ئاماری نوێی 2018 دەخاتە ڕوو. شارەزایانی ئابووری دەڵێن ئێستا زۆرینەی سێکتەرەکانی فڕۆکەخانەکە وەستاون. لە ڕووی اقتصادیەکەی و ئەگەر لە سلێمانیەوە سەفەر بکە جارە پێش هەموو شتێ تێچووی لێرە بۆ هەولێری کە 3 سەعات کاتە نان خواردنە هیلاکیە مانەوەیە و 2 سەعاتیش لە مەتاڕە ئەمێنێتەوە 5 سەعات واتە و کەسێک کە گەشت دەکات لە سلێمانیەوە بێ بڕاتە هەولێر ئەبێ نیو ڕۆژی کامل بەڕێگەوە بێت تاکو هەولێر تا لە مەتاڕ چاوەڕێکە بۆی سەفەرکا بۆشێ وەکو جەنابێت گەشتەکەش دوانەکەوێ ئەگەر ترانزیتی وڵاتێکی تری تێنەکەوێ کەواتە ئەمە خۆی بۆ خۆی لە جیاتی بڕۆشتایەتە هەولێر یا بڕۆشتایەتە شوێنێکی چەر تیارەی هەبێ ئیتوانین لە هەرێما بیکە لە سلێمانی ئەبیکە لە سلێمانیشە خۆی بۆ خۆی جارێکی تر لە ڕووی اقتصادیەکەەوە شەریکە سیاحەکان سودمەند دەبوون مەتاڕی سلێمانی سودمەند دەبوو کۆمەڵی لایەنی تر هەر لە ناو مەتاڕی سلێمانیە سودمەند دەبوون ئێستا زۆربەی سێکتەرەکانی ناو مەتاڕی سلێمانی وەستاوە بۆ لەبەرەوەی زۆربەی گەشتەکان کە ئەبینین هەیە گەشت بەڵام وەکو ئەوە نییە کە لە پێشترا ئەو گەشتانە بە چڕۆ پڕی ناو سلێمانیە دەکەن. ماوەی زیاتر لە 1 هەفتە لە هەوڵی ڕێخستنی پەیوەندیەکداین بە تەلەفۆن و بە ئیمێلی تایبەت بۆ کۆنسوڵخانەی تورکیا لە هەولێر لە ڕێگەی پەیوەندی گشتیەکانی کوردستان 24ەوە لەسەر هێڵین بۆ ئەوەی لە نزیکەوە کۆنسوڵی تورکیا لەسەر ئەم بابەتە هەستیار و گرنگە بدوێنین
تا ئەم ساتەش هیچ وەڵامێکمان بەدەست نەگەیشتووە نەک هەر ئەوە بەڵکو لە ڕێگەی هاوکارانمان لە نووسنگەکانی تورکیا لە هەوڵیەوەدا بووین بەرپرسانی حکوومەتی تورکی قسەی خۆیان بکەن و ئەوانیش بە هەمان جۆر هیچ وەڵامێکیان نییە. دوای ئەنجامدانی ڕفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان لە 25 نوێی ساڵی ڕابردوو وەک فشارێک حکوومەتی ناوەند گەشتی نێودوڵەتی لەسەر فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان هەڵگرت. دوای چەندین مانگ لە سزادانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گەشتەکان کرانەوە. ئەوەی ئێستا ئاشکرایە حکوومەتی تورکیا لە جێگای ئەوەی لە بیری کردنەوەی گەشتی ڕاستەوخۆی نێوان سلێمانی و تورکیا بێ خۆی بۆ هێرشکردنە سەر قەندیل و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ گەریلەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ئامادە دەکات. وەک بەرپرسان و شارەزایان لە ناو ئەم پرۆگرامەش باسییان کرد حکوومەتەکانی هەرێم و بەغدا و تورکیا لە ئاستی ئەم ئابلۆقەی سەر سلەیمانی کەمتەرخەمیان هەیە. بڕیار وایە لە چەند مانگی داهاتوو فڕۆکەخانەی نێودوڵەتی ئەتاتورک دابخرێ فڕۆکەخانەیەکی گەورەتر لەوە لە ئیستانبول بکرێتەوە. نازانرێ ئایا بۆ فڕۆکەخانەی ئەتاتورک جارێکی تر لە سلێمانیەوە ڕاستەوخۆ گەشت دەکرێتەوە یانەبێ هاوڵاتیان چاوەڕوانی فڕۆکەخانە نوێیەکە بن کابێتە گەورەترین فڕۆکەخانە لە هەموو جیهان. لە کۆتایی ئەم بەرنامەیە بەوە گەیشتین کە هەوڵ و کۆششەکان زۆرن بۆ کردنەوەی گەشتی ڕاستەوخۆ لە نێوان سلێمانی و فڕۆکەخانەکانی تورکیا. هەوڵەکان بەردەوامن بەڵام تا ئەم ساتە بێ ئاکامن. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکتەر هەر لە خۆشی یابن. خواتان لەگەڵ.